بەڕێزان ئەو گۆرانە بە تایبەتی داواکاری ستافی کافتریا و بە تایبەتی پێشکەشە بە مەلکی گوڵفرۆش داواکاریوانە هیوادارم بەدڵیان بێت بەسەرێکە بابندێکتان بۆ بڵێم بەسەر وەسعی زیندانە جارێ بێژەم و شت تێزیدا جێگە شێرانە ئێمە جەماعەتێکی لەناو قاعی خۆمانە چواردە نەفەری ڕێکین ئەژن بە برایانە چواردە کەسی محتەرەم تەبیعەتیان پیاوانە جا تۆ سەیری چی ئەکەن ئیش و کاری ئەمانە یەکێ زۆر خوێنەوارە هیوایەتی ڕۆمانە هیتێ بەخوێنێتەوە ڕۆشنبیر و لێزانە بە خەریکی دۆمینە قڕ بەسەری ئەو دوانە پیاونێ بزانێت و شەژوا لە دەستی کەمیانە یەکێ خەریکی شینە ئەوە هەر زۆر لێزانە سەلامێ بۆ دروستەکانە مۆرو لە زەنگیانە بەرزان جەعفەر لەو لاوەتانیش وەل لە گەڵسیانە گۆرانی و لەحنە ئەڵێخوا هەڵنەگرێ لێزانە کەلیمە چاکی پێیە بەس ئەی پێ لە زیندانە یەکێ سەر بلێ ئەیا ئەوە زۆر بێ ئیمانە هەروەی خۆ سەرب مالانیە سەربەکە تەشتینانە وتم دەرینایەنێ ئەمە کەنجێژیانە بیرمان لێ کردەوانێ لەگەڵ برادەرانە وتمان باتی پێدانێ لەناو قاعی خۆمانە بە هاوکاری هەمووماتی پێ یاریماندانە ساحەکەمان زۆر خۆش بوو ئەوە ساحەی بابانە لە هەفتەیەکە چوار ڕۆژ تەدریب و یاریمانە ڕۆژێ یاریمانە بوو لەگەڵ برادەرانە ئەوە نەجمور لێ بوو ئەوە ڕۆژی دەنگیانە لە ئەوەڵی یاریەکە کە تەشکیلە مەدانە وتم کاکە شەختی خۆم حەزم لە شود لێیانە جوزانە لێی نازانم بە خەڵەت منیاندانە منیان کردبوو بە هەلچوم لە لای گۆڵی ئەوانە یەک دوو شوتم پێوە نابن و کە بێدینانە یەک دۆستی مابوو وەڵکەم ئەیا بە شیشتەکانە تووڕە بوو من لە دڵی خۆما فێڵێکم هیممدانە وتم کامیان سیرەک و زۆر زەخم و یاریزانە بە بۆنە یاریەوە شەقەیەم بە قاچانە بەرە و ڕمزانم زۆر یاریزانە یەکدانە مالە ئەژێ بردیان بۆ خەستەخانە ئێستانێکی قاچیشکا پلاتینیان بۆ دانا وای گەورە ڕەحمی پێکا تا ئێستا نوقسانە حەکەم یەک پیکەی لێیە با هەموو ێسوتوانە سەوتی ئەو مەبەرز بوو ئەمزانی باڕەبانە ئینسارێکیان نامێ حەیام چوو بە قورئانە با درێژەی پێنەیەم ئابە و بەسراتانە مەلەکی گوڵفرۆش پێچۆنە ئەو شێعرانە ئەو بەندە تایبەتی بەخۆشی مەلەخانە نەرەمە 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 ئەمشەو جەوەکە گەرمە نەرەمە 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 ئەمشەو جەوەکە گەرمە لێیە لە دووەنی سەرێ ئیتر تەحەموڵی نەما بە چاوی ئەنادین و بەسەری من نەسەما بەستەقبەلی هەر دکمان ئاگری جەهەنەمە ئاگری جەهەنەمە بەتایبەتی بۆ کاکە میرەی بیەم چاوی ماچەکە ساڵی 2003 پێکی یاریمدانا لە هەفتە کۆڵانەوە یاریزانم بۆ هێنا یەکە منی هاریزانم هەتیوێ ڕاپمێنا وتی سەلام و عەلەیکا پێویستیم دەرهێنا کەسانی مەشم خۆرم یەکسەر واسی لێ هێنا نەرەمە 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 کۆرپیاد و جگەرە نەخوا دوو بیرە هەڵ نەقڕێنێ نەچێتە دوو گازینۆ دوو یاری نەدۆڕێنێ دوو ئامر قەوسی نەبێ دوو پیشەکە نەتەقێنێ ئەگەر ئەمانە نەکای چۆبی گوزەرێنێ ئای خۆنەگەرێ هەر بە گەنجی کابرا خۆی بفەوتێنێ گەنجی زوو تێ ئەپڕێ هەر وەکو پێرە و دوێنێ ئاگاو لە خۆ نەبێ فلیمە ئەسووتێنێ باڵانسی حسابەکە و لە پڕتیایە نامێنێ کە هەڵ ئەسن نەسەد بێ ئیتر شێخ من نامێنێ
لي بالتوني سري حتى دنق ميلي لي بالتوني سري حتى دنق مديني سماع الدبليشن برسار رقيق طليني برسار رقيق طليني تعقب يا عرمتستان بس أبروك بردوامين كادانشن بانا وسين يك جارمتي ما بن تعقب يا عرمتي تانا بري بردوامين بس أبي عرمتي ما بن دامنشن توائي رسم بسرد وشام لقى هر مدانا أقرأ بس يك جارمتي ما بن بشرف ميشي ميواناني